باسم لەوە کرد کە ئەم کەسەی کە بەدگومانە چەند گوناح دێنێتە کۆڵی خۆی و چۆن واز لە خێر و چاکە ئەهێنێ دوایی چۆن ئەکەوێتە پشێوی دەروون و سەر لێ شێوان و گوناحکاری ترەوە کە وای لێکات دەرونی ئاڵۆز ببێ. ئەمە هەرباسی ئاسەواری بەدگومانیە لەسەر تاکی مسڵمان. خاڵی سێهەمی پەشیمانبوونەوە و حەسرەت کێشان. بەدگومان دوای تەمەنێک کە ئەیباتە سەر لەم گوناحەیە، لەم بەدکاریە، لەم بەدگومانی و لەم بەدواداچوونی عیب و عاری خەڵکی و غەیبەت و دووزمانی و جاسوسی کردن و ئەمانێ بۆی دەرەکەوە کە زۆر هەڵە بووە. لە ساتە وەختێکا تۆبەکە، لە ساتە وەختێکا خوتبەیەک تەسیری تێکە، لە ساتە وەختێکا شتێک ڕایەچەنێ لە وتارێکە لە مزگەوتە ئاەتێک حەدیسێک بیرخستنەوەیەک قسەیەکی یەکێکی تر اتقوا الله یەکی پیاوچاکێک بیری خاتەوە و ڕایەچەنێ و ئەیوەستێن دوایی ئەگەڕێتەوە بەسەر خۆی ئازانێت چەند هەڵە چەند خراپەی کرد. ئەنجا سەیرەکە ئاو ڕداتەوە لە جێی خەلە و خەرمان، سەیرەکە پوش و پەڵاشی دنیای کۆ کردوێتەوە، هەمووی دڕکەزی و کەرتەشی و هەمووی چقڵە بەتەمای ئەمانە بدا بە کۆڵیا بچێتەوە بۆ قیامەت بچێتەوە حزوری خوای پەروەردگار و بڵێ ئەمە کردەوە چاکەکانی منە کە هەر خۆی پێسووتێن. بۆی دەرەکەوێ ئەوەی کە بە چاکەی ئەزانی خراپە بوو. ئەو یاوەرانی گومانی خراپیان بە خات و عائیشە بردخوا لێ ڕازی کە بوختانەکان وتەوە، خۆیان دروستیان نەکردو بوختانەکان وتەوە، هەر لێرە و لێوێ باسییانە کردو وەڵا شتێکی وا بۆ سەفان وا بوو واچوو قسەکەیان کردو. دوای پاچێتی خات و عائیشە خوا لێ ڕازی بێ لە حەوتەبەقەی ئاسمانەوە هاتە خوارەوە، لە خوای گەورەوە هاتە خوارەوە کە عائیشە خوا لێ ڕازی بێ پاکە و بەریە. ئەو کەسانەی کە کەوتبوون ئەم گوناحانەوە جەلدەیان لێدرا. مستەحی کوڕی ئەثاثە کە هەر خزمی سەیدنا ئەبوبەکری سیدیق بوو، حەسانی کوڕی ثابت کە شاعری پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وەسەلام، حەمنەی کچی جەحش کە هەر خزمی عائیشە خۆی بوو خوا لێیان ڕازی بێ کە ئافرەتێک بوو. ئەمانە دوای چەند پەشیمان بوون، پەشیمانێکی زۆریان دەربڕی ئەیانوت هەمویان یەک لیان ڕیوایەت کراوە کە ئەیانوت خۆزگە هەر لە دایک نەبووینایە. حەسانی کوڕی ثابت فەرمێت تا ئەو کاتی کۆچی دواییشی کرد، تەمەن عەمریشی لە 100 ساڵ زیاتر، تا کۆچی دوایی کرد هەرەی فەرموو خۆزگە قەدە و قسەم نەکرد، بەس تازە وتیشم تۆبەشم لێ کردو، پاچێتی عایشەشی لەسەر دەرکە، ئەوەی کەوتوتە تۆبەی لێ بکە.